سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەردەوامی ناڕەزایەتیەکانی خەڵک لە زیاتر لە 70 شار و شارۆچکەی ئێران و کوردستان، کۆبوونەوەی خاننشینکراوانی سەرجەم سندوقە خانەنشینیەکان لە شاری کرماشان، هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر نەخۆشخانەی سینا لە تاران، تێکەڵچوونی نێوان خاننشینکراوانی شێرکەتی نەوتی ئەهواز لەگەڵ هێزەکانی حراسەتی ئەو شێرکەتە، و لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەردەوامی ناڕەزایەتیەکانی خەڵک لە زیاتر لە 70 شار و شارۆچکەی ئێران و کوردستان. ڕۆژی سێشەممە 16 بەفرانباری 1404 هەتاوی خەڵکی ناڕازی لە ئێران و کوردستان لە زیاتر لە 70 شار و شارۆچکە 26 پارێزگای ئێران دشت بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕژانە سەر شەقامەکان. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، ناڕازیان لە شارەکانی ئیلام، کرماشان، یەزدانشار، ئیسفەهان، نەجەف ئاباد، یاسوج، تاران، مەشهەد، هەمەدان و دەیان شاری دیکە دەستیان بە خۆپیشاندان کرد و تەنانەت هێندێک لە گەڕەکەکانی شارەکان لەلایەن خۆپیشاندارانەوە کۆنتڕۆڵ کرا. شایانی باسە تاکو ڕۆژی دەیەمینی ناڕەزایەتیەکانی خەڵک زیاتر لە 29 هاوڵاتی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانیان بەخ کردووە و زیاتر لە 1210 کەسی دیکەش دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی کراون. کۆبوونەوەی خاننشینکراوانی سەرجەم سندوقە خانەنشینیەکان لە شاری کرماشان. ڕۆژی ڕابردوو خاننشینکراوانی سەرجەم سندوقە خانەنشینەکان لە شاری کرماشان دشت بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتون، خاننشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم دشت بە ناکارامەیی بەرپرسانی ڕژیم و هەروەها هەڵکردنی پلاکارد سەرەڕای پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان خوازیاری بەرزبوونەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، ئازادی دەستبەجێ دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خاننشینکراوانی ناڕازی و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 102هەمین هەفتەدا. بەپێی راپۆرتی گەیشت و هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لەلایەن بەندکراوانی 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بەردەوامی پێدرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بەندکراوانی بەشداربووی ئەم هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک ئاماژە بەوە دەکەن کە لە سەرەتای ساڵی 2025 زاینیەوە تاکو ساڵی 2026 زاینی لانیکەم 2200 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی جۆرا و جۆرەکان لە سێدارە دراون و مەترسی لە سێدارەدانی دەیان بەندکراوی سیاسی و عەقیدەتی دیکە لە زیندانەکانی ڕژیم لە ئارادایە. شایانی باسە بەندکراوان لە کۆتایی بەیاننامەکەدا بە توندی ئێدانەی سەرکوتی ناڕازیان لە ئێران دەکەن و خوازیاری هەڵوەشانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر نەخۆشخانەی سینا لە تاران. ڕۆژی ڕابردوو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک دشت بە ڕژیمی ستەمکاری کۆماری ئیسلامی، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە گازی فرمەسکڕێژ هێرشیان کردە سەر نەخۆشخانەی سینا لە شاری تاران. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ئەم نەخۆشخانەیە بووە بەهۆی سازکرانی کێشە لە دەرمانی نەخۆشان و تەنانەت زیانێکی زۆری دەرونی بە کادری دەرمانی ئەو نەخۆشخانە گەیشتووە. هەروەها شایانی باسە لە ناوچەکانی ئینقلاب، مەولەوی، سەعدی، پردی حافز، سپەهسالار، پامنار، لالەزار و چەندین ناوچەی دیکە لە شاری تاران ناڕازیان بە توندی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانیەوە هێرش کراوەتە سەریان و کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان بریندار بوون. پشتیوانی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە.
ڕۆژی سێشەممە 16 بەفرانبەر هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە چەندین شاری ئێران کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، بنەماڵەی بەندکراوان بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی سەپێنراوی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکات، خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان، ئازادی دەستبەجێ هەموو زیندانیانی سیاسی و عەقیدەتی و هەروەها کۆتایی هاتنی سەرکوتی خەڵکی ناڕازی لەلایەن هێزە جەنایەتکارەکانی ڕژیمەوە بوون. تێکەڵچوونی نێوان خانشینکراوانی شێرکەتی نەوتی ئەهواز لەگەڵ هێزەکانی حراسەتی ئەو شێرکەتە. ڕۆژی ڕابردوو هێزەکانی حراسەتی بینەی ژمارە 3 شێرکەتی نەوتی ئەهواز هێرشیان کردە سەر خانشینکراوان و کرێکارانی شێرکەتی نەوت. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتون، هێزەکانی حراسەتی ئەو شێرکەتە سەرەڕای بێڕێزیکی زۆر بە توندوتیژیەوە لەگەڵ خانەنشینکراوان و کرێکارانی ستەم لێکراو هەڵسوکەوتیان کردووە و تەنانەت مۆبایلی کۆمەڵێک لە ناڕازیان زەوت کراون. شایانی باسە لە مانگەکانی ڕابردوودا بارەها خانەنشینکراوان و کرێکارانی شێرکەتی نەوتی ئەهواز دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەتەوە، بەڵام لەلایەن ڕژیمەوە وەڵامی داخوازیەکانیان نەدراوەتەوە. بەردەوامی کۆبوونەی خوێندکاران لە ئێران. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆکان لە ئێران لە دەیەمین ڕۆژی ناڕەزایەتیەکانی خەڵکدا کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی کۆماری ئیسلامی بوون. بەپێی راپۆرتی گەیشتوو، خوێندکارانی ناڕازی لە زانکۆکانی شیراز، تاران، عەلامە، خاجە نەسیر، هۆرمۆزگان، بیرجەند و چەندین زانکۆی دیکە بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک کۆبوونەوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، خوێندکاران لە زانکۆی شیراز بە وتنەوەی دروش خوازیاری کرانەوەی زانکۆ و خاپگاکانی پەیوەندیدار بە ئەو زانکۆیە بوون و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە داخستنی زانکۆ نابێتە هۆ کۆتایی هاتنی ناڕەزایەتیەکان دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قاڕەی سیری. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شێرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی سیری دژ بە وەدینە هاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، کرێکارانی شاغڵ لە ئەو شێرکەتە بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی و ناکارامەیی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی خوازیاری بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، سەربەخۆیی سندوقی خانەنشینی شێرکەتی نەوت و هەروەها گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە وەک باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە بوون. فەرمانی چۆڵکردنی پادگانی شەهید دەرویشی ئەهواز لەلایەن ڕژیمەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، کاتژمێری 2 شەوی ڕابردوو فەرمانی چۆڵکردنی پادگانی شەهید دەرویش لە شاری ئەهواز لەلایەن ڕژیمەوە دەرکراوە. بەپێی راپۆرتەکان، هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئامریکا، ڕژیمی کۆماری ئیسلامی کە ترسی هێرشێکی دیکە لە دڵیدایە زۆربەی شارە سنووریەکانی ملیتاریزە کردووە و تەنانەت کەرەستەیەکی زۆری سەربازی و چەکی قورس ڕەوانەی ناوچە سنووریەکان کردووە. لە دوایین هەواڵەکانی ڕژیمدا پادگانی شەهید دەرویشی ئەهواز چۆڵکراوە، بەڵام هێشتا سەبارەت بە ئەم کردەوەی ڕژیم زانیاریەک بەدەستمان نەگەیشتووە. مانگرتنی کرێکارانی وێستگەی ڕێگای ئاسنی چابەهار. ڕۆژی سێشەممە 16 بەفرانبەر کرێکارانی ویسکەی ڕێگای ئاسنی چابەهار دژ بە پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە لەلایەن بەرپرسانەوە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی شوێنی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها نەبوونی جیاکاری لە حەقدەستەکانیان بوون.
دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بە ناوەکانی ئەمین ڕەزا سەلەک، ئیبراهیم بازوەند، ئارمان مەسجدی، هاشم معماری، موختار فەرشی و حسێن کازمزادە بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی درود، تەورێز و شیراز ئیعدام کراون. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی موحسن تەیموری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی لاکانی ڕەشت لە سێدارە دراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.